گەڵاڵەی ناوچەیکردنی لانیکەمی هەقدەست محکوم بە شکستە. لەم ڕۆژانەدا خواستی لانیکەمی هەقدەستی مانگانە 12 میلیۆن تمەن بۆتە خواستی میلیونان کرێکار، لەوانە پتر لە 700,000 معلم و خانشینکراو لە ئێران. لە کرێکارانی پەیمانی نەوتەوە بگرە تا کرێکارانی شارەداری، ئەم خواستە بۆتە داخوازی خەباتکارانەیان و لە ڕێگەی بەیاننامە و بڕیارنامەی جۆرا و جۆرەوە بە ئاگاداری کۆمەڵگەیان گەیاندووە. ئاساییە کە جەمیەتی 52 میلیۆنی کرێکاران تۆژی زەحمەتکێش و مرۆڤ پێشکەوت و خوازەکان پشتیوانی ئەم دواخوازە بن و ژمارەیەکی یەکجار کەم چەوسێنەر و دەسەڵاتی ئیسلامی سەرمایە دژبەری بن. لە جەرگەی خۆپشاندانی شکۆداری معلیمان لە مانگی سەرماوەزی 1400 بەخاستی 12 میلیۆن تمەنەوە ژمارەیەک بێکاری بێخەبەری دانیشتۆی ناو مەجلس پاتەکیان دژ بەم خواستەیە دەست پێ کردووە. ئەوان بۆ جارێکی دیکە لە ژێر ناوی چاکسازی یاسای کار گەڵاڵەی پێویستکردنی تێبینی بە مادەی 41 یاسای کاریان هێناوەتە گۆڕێ و داوایان کردو تا لە ناوچە گوندنشینەکان هەقدەستی تەوافقی جێگای پەسەندکراوی شۆڕای باڕایکار بگرێتەوە. لە ئیسفەهانیش بەڕێوەبەری ناوەندێکی بەڕواڵەت غیرئینتیفائی پێشقەدەم بووە و ناوچەیکردنی هەقدەستی بۆ هەموو ئێران پێشنیار کردو و تەنانەت ئاستەکەشی بۆ ساڵی 1401 دیاری کردو. ئەو کەسە لە سمینارێکدا وتوێتی کە پێشنیاری ئێمە لانیکەمی هەقدەستی 4 میلیۆن تمەن بۆ کرێکارانی تاران، لانیکەمی هەقدەستی 3 میلیۆن تمەن بۆ کرێکارانی شارە مام ناوەندەکان، لانیکەمی هەقدەستی 2 میلیۆن تمەن بۆ کرێکارانی شارستانە بچووکۆلەکان و هەقدەستی کەمتر لەوانەش بۆ گوندەکانە، بۆ ئامانجەوە کە پیشەکان بۆ گوندەکان بگوازرێنەوە. گەڵاڵەی پێوەستکردنی مادەیەک بە مادەی 41 یاسای کار و پێشنیارەکانی بەناو لایەنگرانی نێۆلیبرالیزم لە ئێران هەڵبەت دواهاتی زیانباری دیکەشی بۆ چینی کرێکار بەدواوەیە. بەڵام لێرەدا پرسیار ئەوەیە کە ئایا ئەم گەڵاڵەیە و پێشنیارانە دەتوانن بخرێنە بواری جێبەجێکردنەوە؟ یاسای کار لە 29 خەزەڵوەری ساڵی 1369 لەلایەن مەجمەعی تەشخیصی مەسلحەتی نظامەوە پەسەند کرا. خاوەندکاران و بورژوازی نۆ و قەدیم و بروکراتە دەسەڵاتدارەکان هەر لە سەرەتاوە دژی بوون، ئەگەرچی یاسای کار مانگرتن و پێکێنانی ڕێکراوی سربەخۆ لە دەوڵەتی نایاسایی ڕاگەیاندۆ، بەڵام چەند مادەی تدایە کە بە باوەڕی خاوەنکاران و خزمەتکارانیان بە قازانجی کرێکاران ئامادەکراوە کە یەکیان هەر ئەم مادەی 41ەیە کە پەیوەندی بە هەقدەستەکانەوە هەیە. لە کاتی پەسەندکرانی یاسای کارەوە هەتا ئێستا نۆنەرانی سیاسی بورژوایی و خاوەنکاران بە کەڵگوەرگرتن لە هاوسەنگی هێزی چینایەتی کۆمەلگا گۆڕانکارێکی زۆریان بە قازانجی خۆیان لە یاسای کاردا گونجاندووە، بەڵام هەرگیز نەیانتوانیوە گەشت یاسای کار بە قازانجی خۆیان بگۆڕن. لەڕاستیدا کرێکارانی خەباتکار و پێشڕۆ لە پێناو باشترکردنی بارودۆخی کار و ژیانیان نەک بە یاسای کار بەڵکو بە دەستکەوتی خەباتکارانەیان پشتیان بەستۆ. ئەوان سەرڕای نایاسایی بوونی مانگرتن لە یاسای کاردا ساڵانە سەدان مانگرتنی گەورە و چکۆلەیان دژ بە خاوەنکاران و دەوڵەت ڕێکخستۆ و بەڕێوە بردو. بەرچاوترین نمونەی مانگرتنی شکۆداری کرێکارانی پەیمانی و گرێبەستی نەوت و پترۆشیمێکانە کە لانیکەمی هەقدەستی 12 میلیۆن تمەن لە سەرەکیترین خواستەکانیان بوو. ئەوان لە بواری باشترکردنی هەقدەست و بارودۆخی کار و ژیان لە کەمپەکان گەلێک دەستکەوتیان بووە. سەبارەت بە ڕێکراوە سربەخۆکانیش چالاکانی کرێکاری بە پشتبەستن بە هێزی خۆیان ڕێکراوی سربەخۆ لە خاوەنکار و دەوڵەتیان پێکهێناوە و ڕێکراوە ڕادیکاڵەکانیان بوژاندۆتەوە. کرێکارانی خەباتکار لە بواری پێکهێنانی ڕێکراودا گەلێک دەستکەوتی هیوابەخشیان بەدەستهێناوە کە شوڕاکانی هەواهەنگی لە جەریانی مانگرتن و خەباتی کرێکارانی پەیمانی پترۆشیمی و سەناتی نەوت، کرێکارانی هەفتەپە، ناڕەزایەتی معلمان و حرەکەتی خانەنشینکراوان لە نمونە بەرچاوەکانی بوون. هێنانە گۆڕەی باسی ناوچەیکردنی لانیکەمی هەقدەست و دیاریکردنی ژمارە و ڕقەم لەلایەن هێندێک لە نوێنەرانی سیاسی بورژوازی نیشانەی نائاگاداربوونی ئەم بەناو کەسایەتی بورژوانیە لە بارودۆخی کۆمەڵ بەتایبەت بارودۆخی کۆمەڵگەی کرێکاری و گۆڕینی هاوسەنگی هێزی نێوان ڕژیم و خەڵک بە خازانجی خەڵک. ئەوان لەم بێخەبەریەدا خۆ لەبەر خاوەنکاران و دەوڵەت شیرین دەکەن. ئەوان هەرچەند دابرا و نائاگاداریش بن، ئەوە باش دەزانن
کە کابینەی ڕئیسی جەلات پێویستە حەقدەستی نزیکەی 10 میلیۆن کرێکار کارمەند و خانەنشینکراو بدات. ئەگەر لانیکەمی حەقدەست بگاتە 12 میلیۆن تمەن لە مانگدا، ئەو کات پارەیەک بۆ شەڕی نیابەتی لە عێراق و یەمەن و حیزبوڵڵاکان لە لوبنان و هەماس و جەهادی ئیسلامی لە فلستین و تۆڕیستەکانی گۆشەوکناری جیهان نامێنێتەوە تا بەناو سەنگەرەکانی پاراستنی ڕژیم لە ناوچەکە بپارێزن. ئەم نۆنەرانە لانیکەم دەزانن کە کرێکارانی ئێران دەست بەجێ پاش وەدی هاتنی دەستکەوتێکی وەک لانیکەمی مانگانە 12 میلیۆن تمەن ئەولەویەتی خۆیان دەکەنە بێدەسەڵاتکردنی شرکەتە پەیمانکارێکان کە 95% کرێکارانی ئێرانیان بەدیل گرتووە. لێرەشەوە تا ڕووخاندنی ڕژیم هەنگاو هەڵدەگرن. بەڵام ئەم کەسایەتێ بێخەبەرانە و هاوشێوەکانیان پێویستە بزانن کە بزوتنەوەی کرێکاری و بە تایبەت هەڵسوراوانی ئاراستەی سوسیالیستی باش دەزانن کە ئەو ڕژیمە گەندەڵ و بێریشەی کە لە ژێر گوشاری خەباتی کرێکاری و جەماوەری قەیرانی ئابووری قەیرانی مەشروعیەت و هاوشێوەکانیدا پشتی هەڵنایەتەوە، بە تەکبیری کەسانێکی وەکو ئەوان ڕێگایەک بۆ نەوانەوەی دەسەڵاتەکە نادۆزرێتەوە.